بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، مسلمان عزيزة كان بيانيان دقيق لكاتا نقرين باسي أسباب نزول آية كانك إن شاء الله بو زياتر إنسان شارزابي لا قرآن بيروس هو كاركاني دابزبون بلين دابزبوني آية بيروزەکانی خۆی پەروەردگار هەموو ئاەتەکان کە دابەزیوە سەبەب نزولی هەیە، هۆکارێکی هەیە دابەزیوە. ئەم بابەتە لەوێ زۆر جار بابەتێک بێ کەم شارەزابین زۆری نەمان حەزمان کردم ساڵ بە یەکەوە ئینشاءالله پشتەخوا ئەم بابەتە باسکەین ئینشاءالله. سەبەب ئەمڕۆ باس لەوە دەکەین بۆچی ئەم بابەتەمان هەڵبژار. ئەگەر ئێمە سەبەب نزولی ئاەتەکان بزانین چیمان دەست ئەکەوێت، ئیسفادە چێکەین. ئەمە پرسیارەکە حەقە لە خۆمان بیکەین، پاشان جوابەکەمان وەرگرت دەزانین چەنە ئیسفادەکەین. یەکەمیان زانینی ئاەتەکان زانیت بۆچی هۆکارێ دابەزیوە. یەکەمیان ئەوەی ئیسفادەی ئەوەی تایە تۆ حکمەتی بۆ نمونە کارکردن بە فەرمانی خوای گەورە ئەوەیە کە زیاتر یەقینێک لا دروست ئەبێ بەو ئاەتە. دووەمیانەوەیە کە عولەمایان فەرموویانە بەرژەوەندی ئەزانی لەکوێدایە ئەم ئاەتە. بەجار ئاەتێک ئەخوێنیتەوە ئەگەر شارەزای ماناکەی بووی بە تەواوەتی بەرژەوەندەکەتش بۆ دەرئەکەوێ ئەم ئاەتە بۆ وایە. ئەگەر ماناکەی نەزانی ئەو کاتە نازانی. سێمیان ئەوەیە خەیر و چاکەکە لە ئاەتەکە بۆ نمونە خەیر و چاکەکەی بۆ دەرئەکەوێ ئەو ئاەتە ئەگەر ماناکەی بزانی. چوارەمیان ئەوەیە ئیمانت زیاتر بتەوتر ئەبێ بەو ئاەتە بە قورئان زیاتر. پێنجەمیان ئەلیەقین وەلیستیقامە، یەقینت تیا دروست ئەبێ بەرامبەر فەرمایشتی خوا زیاتر و بەردەوام بوونش لەسەر قورئانی پیرۆز. پێنجەمش بۆ ئەو کەسانەی کە مولحدن بێدینن کاتێ بۆیان دەرئەکەوێ ئاەتەکە و سەبەبەکە و هۆکارەکە زۆر جار ئەبینی ئەو کەسانی بێ ئیمانن دوورن لە دین ڕاستەوخۆ ئیمان دێنن، ڕاستەوخۆ ئیمان دێنن و ئاتێنە ئیسلامەوە زۆر جار لە ئەوروپا ئەمە ڕووەدا. شەشەمیان ئەوەیە کە دڵت ئاسوودە بێ هەر ئاەتێ بە جوانی بزانی سەبەب نزولەکەی چییە، ئەوە دڵت ئاسوودە بێ لەو ئاەتە بە تایبەتی. حەوتەمیان ئەوەیە ئەگەر ئینسان سەبەبی نەزانێ هۆکاری ئاەتەکە نەزانێ ئەو ئاەتە هەر وەچاوە ئەی خوێنێ و هیچ تەئسیل لە دڵ ناکە و هیچ تەئسیل لە کردەوەیشی ناکە. خاڵێکی تر ئەوەیە ئەفەرمێ هەندێک قەولی پیاوچاکانە هەیە لەوە پێشەوە بچنە سەری چەند خاڵێک ترمەوە باسەکەی. خاڵێکی ترش ئەوەیە ئەومان دەسەکەوێ ئەو ئاەتانە کە دابەزیوە ناوی ئەو سەحابانە ئەزانینێن بە سەبەبی ئاەتەکان ناوی ئەو کەسانە ئەزانین کە ئاەتەکە دابەزیوە بەسەریدا. خاڵێکی ترش ئەوەیە کە ئەو ئەسبابانە ئەو هۆکارانە کە خراپن ئاەتەکان دابەزیوە ئێمە هەوڵەدەین تەرکی بکەین نەیکەین. هەر ئاەتێ دابەزیوە بۆ هۆکارێک دیارە ئەو هۆکارە جوان نییە، ئەوەی جوان نەبێ نایکەین، ئەوەش جوان بێ ئەنجامی دەین تایدا. پێشەوە واحیدی ئەفەرمێ ناگونجێ واتای مانای ئاەتەکان بزانیت، یعنی ناگونجێ واتای مانای ئاەتەکە بزانی بەبێ ڕاوەستان لەسەری. سە تۆ ئاەتێکە خوێنیتۆ لە قورئانە معناکەی ئەزانی کەمی ڕاوەستە لەسەری مەڕۆ، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی کردووە. ئەفەرمێت پێشەوە ئیبن تەیمیە ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ زانینی هۆکاری دابەزینی ئاەتەکان یارمەتی دانە بۆ تێگەیشتن لە قورئان. یعنی تو زانیت ئەم ئاەتە بۆچی دابەزیوە ئیتر زیاتر هانتەدا بۆی تێبگەی لە قورئان. ابن دقیق ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێت هۆکاری دابەزینی ئاەتەکان ڕێگایەکە بۆ بەهێزکردنێک بۆ تێگەیشتن لە قورئان. سەبەب نزول بزانی ڕێگایەکە بۆی لە قورئان تێبگەی. زۆر جار ئەگەر میثالێک دەرینەوە یەک نمونە ئاەتێک دێنینەوە ئەگەر سەبەب نزولی نەزانی
بتفسير هەڵەیەکەی بە تەفسیر بە خەڵکەڵی خۆت بە هەڵەش لەیەکە دەیتەوە لله المشرق والمغرب فأينما تولوا فثم وجه الله ئەمە باسی نوێژە ئەژێ لە هەر کوێ ڕوود کرد لە هەر کوێ بیکە وانە بە سەبەبی ئاەتی ئەم ئاەتە لەکوێ بووە لەکوێ دابەزیوە ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بانگی درێژێ بووە لە سەفەر بووە کە نوێژەکەی کردووە نوێژی سونەت بووە کەواتە ئەم ئاەتە بۆ نوێژە بەڵام بۆ نوێژی سونەت ئەگە تو هۆکارەکەی نەزانی ئەڵێی بۆ نوێژ تەعقیمێکی ئەڵێی بۆ هەموو نوێژەکە هۆکارەکە بێ بزانی ئەم ئاەتە لەکوێ دابەزیوە بۆ چییە بۆ چی کاتێک بۆی عولەمایان فەرمون ئەم ئاەتە دابەزیوە لە مەککەوە بۆ مەدینە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆیشتووە ئەم ئاەتە لەوێ دابەزیوە نوێژی سونەتی کردووە چونکە ئەسپەکەی بێژین ئەو وڵاخەی کە پێغەمبەری خوا لەسەر شانی بووە خۆتان نەزانن ڕناوەستێ ئاوا دەچێ ئاوا دەچێ بەیلا دەچێ سجود و ڕوکوعەکەی بۆیە ئەم لەیرە فەرمی خوای پەروەردگار کە لە نوێژی سونەتە ئەتوانی ڕوو لە قیبلە نەبێ ئەگەر نەزانی بەڵام لە نوێژی فەرزە ئەبێ ڕووت لە قیبلە بێ نابێت ڕووت لە قیبلە نەبێت یعنی ئەبێ بەردەوام ڕووت لە قیبلە بێت چەندەها ئاەتی ترشەیە ئینسان ئەگە تەماشای قورئان بکە ئین الصەفا والمەڕوەة من شعائر الله یەکێ لەوانە چەندەها ئاەتی ترشەیە بەڵام هەرو ئاەتە وەردەگرین لە خزمەتی جەنابتانە دوایتر ئەچینە سەر ئاەتەکان بە کورتی باسی هەر ڕۆژی باسی ئاەتێک دەکەین سەبەبی چییە بۆچی دابەزیە تەفسیرەکەی چییە بە کورتی لە خزمەتی جەنابتانە بۆ ئەوەی هەمومان بەیەکەوە ئینشاءالله ئەم مانگە مانگی قورئانە ئیسفادە بکەین و سوودی لێ وەرگرین خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە و عیبادەت و تاعەتی هەموو لایەکمان قبوڵ بکە خوای گەورە تەمەنمان درێژ کاتەوە بۆی مانگی ڕەمەزانی پیرۆز بە جوانی بەڕێکی و پێکی ببینە سەر خوای گەورە ڕەحمان لێ بکە ئامین ئامین والحەمدولله رب العالمین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين